بە پێی دیمەنی مانگە دەستکردەکان تەنیا لە نیوەی یەکەمی مانگی ئابدا لە سەرانسەری دارستانەکانی ئەمازۆن 19,000 ئاگر کەوتونەتەوە. لەگەڵ دەستپێکردنی وشکە ساڵی لە مانگی تەموزدا سەر لە نوێ ئاگری دارستانەکان و لە ناوچوونی درەختەکان ڕووی لە هەڵکشان کردووە. تەشەنەسەندنی ئاگری دارستانەکانی ئەمازۆن بووەتە مای کاردانەوە لە بەرامبەر حکومەتی بەرازیل بەوەی کە ناتوانێت دارستانەکان بپارێزێت. لای خۆیەوە جایر بۆلسۆنارۆ سەرۆکی بەرازیل بەڵێنی کوژاندنەوەی ئاگرەکانیدا. دەوترێت بە گشتی ئاگرەکان لەلایەن جوتیارانەوە هەڵدەگیرسێنرێن بۆ فراوانکردنی ڕووبەری زەوی بە خێوکردنی ڕەشەوڵاخ یان بۆ داچاندنی لۆبیا کە یەکێکە لە زۆرترین ئەو بەرهەمانەی هەناردەی دەرەوە دەکرێت. لە پێناو ڕێگریکردن لە ئاگرکەوتنەوە سەرۆکی بەرازیل ژمارەیەک ڕێکاری گرتووەتە بەر. لەو چوارچێوێژدا قەدەغەی کردنەوەی ئاگری بۆ ماوەی 4 مانگ ڕاگەیاندووە و سوپای بە مەبەستی بەرەنگاربوونەوەی ئاگرەکان ئەرکدار کردووە. ئەو ئاگرەی کە تازەکی لە دەوروبەری شاری نۆڤۆ پرۆگریسۆی باکووری بەرازیل کەوتووەتەوە چڕی دووکەڵەکەی لە ناوچەکە مەودای بینینی شۆفێرەکانی دابەزاندووە بە شێوەیە کە نەیانتوانیوە ڕێگاکان ببین و بووەتە هۆی ڕوودانی هاتوچۆ. بە پێی ئامارەکانی پەیمانگای نیشتیمانی بەرازیل بۆ لێکۆڵینەوەکانی بۆشایی ئاسمان لە مانگی ساڵی 2019ەوە تا مانگی تەموزی ئەم ساڵ ڕێژەی لە ناوچوونی دارستانەکان بەراورد بە 12 مانگی ڕابردووتر لە سەدا 34 زیادی کردووە. شارەزایان پێیان وایە ئاگرەکان گەورەترین دارستانی جیهان بەرەو قۆناغێکی هەستیار دەبن و ئەگەر لەو قۆناغە تێپەڕێت ئەوە نابنە هۆی بارینی بڕیبارانی پێویست و نزیکەی 2 لە سەرسەی ڕووبەرەکان دەبێتە دۆڵێکی گەورەی ئیستیوایی کە ناتوانرێت بکرێتەوە بە دارستان. ئامارەکانی پەیمانگای نیشتیمانی بەرازیل بۆ لێکۆڵینەوەکانی بۆشایی ئاسمان ئەوە نیشان دەدەن کە لە 6 مانگی یەکەمی ساڵی 2020دا ئاگرەکانی ناوچەی پانتاناڵ کە گەورەترین ڕووبەری پڕئاوی ئیستیواییە لە جیهاندا بەراورد بە هەمان ماوەی ساڵی ڕابردوو زیاتر لە 2 هێندە زیادیان کردووە. کاربەدەستان پێیان وایە ئەمە زۆرترین زیادبوونی ئاگرە لە ماوەی 6 مانگدا کە لە 20 ساڵی ڕابردوو ڕووی دابێت. بە پێی ئامارەکانی پەیمانگاکە لە 6 مانگی یەکەمی ئەم ساڵدا نزیکەی 8,000 ئاگر لە دارستانەکانی ئەمازۆن کەوتونەتەوە. ئەم ژمارەیە لە هەمان ماوەی ساڵی ڕابردوودا 10,606 بووە. هاوکات بە زیادکردنی 3,326 ئاگر کە لە مانگی تەموزی ئەم ساڵ کەوتونەتەوە. ژمارەی ئاگرکەوتنەوە لە 7 مانگی یەکەمی 2020دا بۆ زیاتر لە 11,000 ئاگرکەوتنەوە بەرز بووەتەوە. هەر بەپێی ئامارەکان لە 4 مانگی یەکەمی ئەم ساڵدا لە ناوچوونی دارستانەکان بەراورد بە هەمان ماوەی ساڵی ڕابردوو لە سەرانسەری ئەمازۆنەکاندا لە 55 و لەو ناوچانش کە خەڵکانی خۆجێی لێ نیشتەجێن لە 159 زیادی کردووە. دارستانەکانی ئەمازۆن کە بەسیەکانی جیهان ناودەبرێت و لە 120 ئۆکسجینی سەرزەوی دابین دەکات، ساڵانە ڕێگری بڵاوبوونەوەی زیاتر لە 1 ملیار تۆن کاربۆنی ژینگەیی دەکات. هاوکات دارستانەکان نیشتیمانی لە 10 جۆرە جیاوازەکانی ئاژەڵ و ڕووەکن لە جیهاندا و زیاتر لە 400 خێڵی خۆجەیی 8 وڵاتی جیاوازی ئەمریکای باشوور میوانداری دەکەن.